سڵاوتان لێبێت تەوەری مایکی پەیامی ئەم جارەم لەسەر نرخی کەلوپەل و کاڵاکانە دەپرسم ئایا تۆی هاوڵاتی تۆی کاسبکار تا چەند پێتان وایە نرخی کەلوپەلەکان لە ئاستی بژێوی تاکو و ئەم دۆخەدارایە سەختەدایە لە هەمان کاتیشا دەپرسین ئایا زۆر کات بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دینار هێشتا کە کەلوپەلەکە لە وڵاتانی دراوسیەوە نەهاتووە یەکسەر لە کۆگاکانە و بازرگانەکان و بەشێک لە دوکاندارەکان نرخی کاڵاکانیان بەرز دەکەنەوە بەڵام بە پێچەوانەوە زۆر کات کە بەهای دینا بەرز دەبێتەوە لە بەرامبەر بەهای دۆلاردا نرخەکان دانابەزێت و وەکو خۆی دەبێنێتەوە لە هەمان کاتیشا دەچینە لای هاوڵاتیان دەپرسین کە ئایا ئێوە بەشە خۆراکی مانگانە وەردەگرن و بەکاری دێنن و تا چەند پێتان وایە گرنگە ئەم بەشە خۆراکە بمێنێ بۆی هاوسەنگی نرخ لە ناو بازاردا جێگیر بکات و بیهێڵێتەوە لەگەڵمان دابن و بینن. بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دینا یان دابەزینی بەهای دینا لە بەرامبەر دۆلار تەئسیری لە کەلوپەل و شمەت لەم فترەکەما تەسیری نییە حاڵەتێ ئەگەر حاڵەتێ بڵێن 10,000 15,000 20,000 بچێتە سەر ئەمە لەو کاتە گۆڕانکاری بەسەرایە و زیاوکەمەکە 2000 شتێکی وانە یانێ هەندێک جا گلەیی ئەکری ئەڵەن کاتێک کە مەسەرم بەهای دۆلار لە بەرامبەر دینا بەرزە بێتەوە هێشتا بازرگانەکە شتی لە دەرەوە نێناوە هەر لە کۆگاکەی خۆیان سعرەکە بەرزەکات ئەوە هەر لە ئەوڵەوە بۆ تا ئێستا ئەوە بازڕەوایە وەڵە ناڕەوایە جاخۆ خۆی شت تۆ ئەم شتە ئەمە ئیکڕی بە بڵێن 5,000 بە پێنجەکە بیە بە 6 ئەگەر بوو بە 10,000 تۆ مەیفرۆشە تا ئەمەی خۆ تەواوەکەی ئەو وەختە ئیتر ئەگەر بە حەقت بێ و حراڵی بیفرۆشی ئەبێ وابێ ئەگەر هینی بێ و جەنابیش تێبینی ئەو بابەتە و کردووە هەر بووە لە بازار جاری وا هەیە کابرا شتەکەی لە مەغزە نایە کە ئەڵێن یام نەماوە کەم بووەتەوە وەجبەی نییە دایانێ نایفرۆشێت تا فترەیە کەی فرۆشە دوایی بە سعرێکی گران هەموو کارتۆنێ 10,000 خا بەسەر 5,000 خا بەسەرە و ئینیش نییە جەناب لە ماڵەوە بەشە خۆراکی ماگانە وەرەگرن تا چەند سوودی لێبینی باەکە با بڵێ یعنی خراپ نییە بعدێکی زەیتەکە بەکارێنین بعدێکی بەکارێن زەیتەکە بڵێن شەکرەکە ئاردەکە ئەوەش کاریگەری لەسەرەوە دانێ کە نرخی ئەو شتانە لە بازارا بەرز نەبێتوانی ئەگەر نەبێ کابرای ئەروەڵا هەمووی گران نەبێ ئەگەر نەبێ ئێستا برنجەکە مەجموعەیەکی خەڵگەی خوا مەجموعەیەکی نایخوا مەجموعەیەکی هەر وەکوتر ئەتر فەلسەفە لێ ئەمە من ناخۆینەوەی جارانی ئەبینی لە ڕۆژی تنگانە ئەهاتە بەردەم نانەواکەی و بە ئاردەی بەردەم ماڵینەکە کۆکە مقاچەکانەوە تێگەی ئەها دەیون مامۆسا وەختی خۆی لە ساڵی 92 ئەیوە هیچم مەنێ 10 کیلۆ برنجم بنێ و 2 کیلۆ ڕۆنم بنێ و مۆزە پوشت کە پارە نەبوو بەدێسە خەڵکە کەشتەکە زۆرە بەخوای سەر زۆری ماڵان ئێمەمانان نەبێ و مەجموعەیە فەقیر و قەدلم و ئەمانەین لە ماڵەوە نان و منجەڵ وەماندانیسە هەر هەموو تۆبرانە ئەم شارە 2,000 ما 3,000 ماتۆڕی تایە هەمووی خواردنی سەفەری بەریە و مریشکەوە ئەمەیە و نیوەی گرنگە هاتنی و بەشە خۆراکە بۆ ئەوەی کە زۆر مهێمە ئەوە نەبێ برا خەڵک ئەی چی بکە خەڵکی فەقیر لەکوێ بێنێ یعنی کابرا خۆەوە دایمیە بەس ئەگەر بینێن ڕێک و پێک یعنی خەڵکەکە مشکیلەی نیە بەس ئەگەر حاڵەتی نظامێکی ڕێک هەبێ ینی قانونێکی سابت دەبێت لەسەری بیکەن بە پارەیەکیش بن لەوهینە بۆ حکوومەتیش کار ئاسانیە ئەو هەموو زەخت و بیێنە و کۆمپانیا بیگرە و بیجزێ و بیخبنێ و شتی خراپی تێکەڵکە و ئەمانە ئەگەر ئەوە بێ بیکا بە پارە سەری بڵێن 10,000 ناری باتێ کابرا لە بازار خۆی شەکە بکڕێ لەوانەیە ئەوە بۆ حکوومەت ساهلتری بێ و کار ئاسانی کەمتریشە. تا چەند پێت وایە کە کاتێ نرخی دۆلار لە بەرامبەر دینارە بەرزە بێتەوە ڕاستەوخۆ جای وایە ئەو کەلوپەلەی کە لە ناوخۆشە هەیەن لە گومرگەوە نەهاتووە ئەویش گرانەکەنێت دۆلارە کە بیاری کرد بەرزنیزمی کرد هەموو شتێک ئەوەستێ و گرانە بێت لەو حاڵاتە هەندێکە سەڵێن کاتێ دۆلارەکە داوابەزێ لە بەرامبەر دینارە بەهاکەی هەرزانی ناکەن بەس بەعکسەوە کە بەرزە بێت و گرانی بەرزەوێت و دۆلار گەڵاکە یاری کرد هەموو شتێک وەستەیتر کەس ناوێتر شت گرانە بێتتر ئەگەر دابەزێ بینیوتە کە دابەزێ نرخیان هەر هەست کردووە دابەزینەکەی زۆر زعیف و کەمە دابەزینەکە زایف و کەمە هەر خۆی 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 هەر خۆی
وەکو پێم وتی شت دەکەیت دۆلار یاری کرد دەوەستە شت گرانە بێ بەزێتر لە خۆمان بیرمانە 100 دلار ماوەیە بە 160,000 بوو وانە بوو دوایی بوو بە 140,000 باوەڕ ناکەم شتێکی وا لە بازارە هەرزان بوو بێ لەو کاتا بەس کە ئەگاتۆ 50 شتەکە گرانە بێت زانانی مراقبی لەسەر نییە مراقبە و شتی لەسەر نییە شت گرانە سەراحەتەن هاوڵاتیەک وەکو خانەوادەیەکی ئەم هەرێمە تا چەند سوود لە بەشە خۆراکی مانگانە وەرەگری مانگانە وەڵی باشە بڵێم خراپ نییە باشە تۆزێ تەنانە کاریگەریشیە لەسەر هاوسەنگی نرخ کە ئەو شمەکەیە ناڵە لە بازاڕاکە تەسیرەکە خۆ دەزانین پێمەعاشی تەسیری کردوتە سەر بازار هیچ نەما و شت گران بۆ بڵین ئەو شتانە هەیەتر من تازەچێک گرامەوەی وەڵا بەس کشمیش و قەیسیە و دوانەیە ئەوە کە لای من بێ بەنسبەتی من خۆمە قساکە بەنسبەتی کەسی کە قسە ناکەم کشمیش بۆچی بەرز بۆتەوە یان مەبەست ڕۆنی ئێرانی زۆر بەرز ڕۆنی ئێرانی و ئەوەی کەشتی ئێرانی بێ بە تایبەتی ڕۆن و برنج و هێنە قەیسی و ئەوانە بەرز بۆتەوە بەخێر یاخۆ سەرچاو گرفتەکە مەبەست بێ بەهۆی شەڕی ئێرانەوە یان بەهۆی دۆلارەوەیە بەهۆی چی گەورەکە منسبەتی دۆلار نسبەتیەوە کە ئێستا ئێران شەڕی تایە ئێران کە شەڕی تیا مەسەلا لەوانەیە نسبەتێکی کەمی تیا بێ خەڵق ینی ڕۆن جاران ئێستا بە 44 بوو کارتۆنی ئێستا بە 57,000 فەردەیە قەیسی بە 53,000 بێستا بە 65,000 کارتۆنە کشمیش 4-5,000 زیاد کردو یانی ئەوشتانی کە لای من بێ من ئەوانە بزیای ناوت مەسەلەی برنجی هیندی و مەسەلا ئەوانە هیچی زیای پێنی بڵێ ئەو زیادبوونی هەیە بەهۆی شەڕەکەی ئێرانەوە شەڕەکەی نامەسەلەی ئەوەی نیە ئێستا بڵێن جا بە دۆلار ئێستامە کۆمپانیا هیچی دۆلارمان لێ وەرناگرێت پارەمان لێوەرە بەسێ قەزی دۆلار نییە هەنی مەسلەی دۆلاری تیانە مە بڵێن بەرز بۆتەوانێ مەسلەی شەڕی ئێرانە بەڕاستیەکەی ئەزانم کە جەناب بخوانەی بڕێ ئیشەکەت وشکەیە تا چۆن پشت بە بەشە خۆراکی مانگانە بەستی وەڵی زۆر باش بوو جارێ بخاستن بۆ مەسلەی زەیت و شەکرەکە و ئاردەکە بۆ ینی بەنسبەتێک و برنجەکەشی باش برنجەکەشی خەڵق زۆربەی زۆری قێساش خەڵقەرەی خوا لەبەرەوەی وانی شتێکی زۆر باش بەشە خۆراکە پشتیوانیەک بوو بۆ خەڵق ینی بەڕاستی ئێستا کارتۆنە زەیت جاران بە 34 بە ئێستا بە 41,000 برا گەورەکەی من فەردەیە برنجی بایعی چورێ بە 250 ئێستا فەردەی بە 35,000 برا گەورەکەی من ینی هەو شتانی بایعی هەمووی زیایی کردووە باسێکی ئەم نۆکەم بۆ بکەی عەفو بە ئەرگ نەبێ ئەم نۆکوشتە تا چەند ئەمە تەئسیری کردووە ئەم نۆکوشتە باوەڕتە بێت لە پێش مەسلەی ئەمە ئێمەرانی ئەمە مەخسیچیە شتی ئێرانی من بەنسبەت شتی ئێرانیواڵە بەنسبەتی شتی ئێرانی و بەنسبەتی شتی بایعیەوە شتی بایعی نیسبەتی ئەوەیە کە بڵین بایعکەوەی کەمان بە حسابێک پاریان نێەوە کە ڕاگیراوە ئەمە یەک دوو هەمیش ئەم شتانی ئێرانی کە گرانبوون بەهۆی شەڕی ئێرانەوە ئەوانێ ئەم بەشە خۆراقی مانگانە کەیت لە حکوومەتی عێراقیەوە دابەشەکرێ بە دڵنیای و هاوسەنگی نرخی ڕاگرتووە لە بازاڕەوانی زۆر باش ینی پشتیوانێک بوو بۆ فەقیر و هەژار بەڕاستی پشتیوانێکی زۆر باش بوو کابرا مەسەلا لە سا هەشتاشی نەیخواتدا ئەوکەی کە ئیخوات برای گەورەکە ئێستا مەسەلا کابرا فەردێ برنجی بەعی جار ئەکری بە 20,000 یا لە باعکێ وەریەگرت بە 6,000 بەرێسا ئێستا بیکڕە دوێنە منیانمە بە 35,000 ینی بۆچی لەبەرەوەی کە بەشە خۆراک ڕاگیراوە گرفتی هەیە بەڵام شڵە ڕناگیری شەڵە ڕایە خۆ ڕانەگیرێ بەڵام خۆی یەکسەر بەو بڕیارە تەئسیری لە برنج کردووە برا گەورەکەمە لەخوا خەڵق زۆرە مەخلوقات زۆرە ساران نەما بڵێم کابرا شارێکی بچکۆلانە بێ شارێکی وا گەورە مەسەلا مەخلوقێکی وا گەورە ینی کابرا ئەترسێ 600 خێزانە ئەم لا شەڕ بێ ئەو لا شەڕ بێ ئەو لا شەڕ بێت توانێت کابرا خۆ هیچ بێگەت خواردنەکەدانە لە ماڵەوە باشە وەک لە پارێکێکە داینی پێم خۆشە بابەتێک کەچەنەکە ئاماژە پێکی دەست و خۆشی بەڵامەوەی بەورتر ئەو شتانی لای تۆن چین و چۆن گران بوو نەگەر یەکێک پێمان بڵێ براگەورەکەی من یەکەم کە ئەمانەی کە دامناون مەسەلەی ئەمانە هیچی گران نەبوو هیچ یەکمانی کە ئێرانین ئەمە کشمیشە ئەوە کشمیشە ئەمە کشمیش بەڵێ ئێرانی ئەمانەمە ئێرانی ئەمە ڕۆنی ئێرانیمانە هەمووی گرام بوون ئەمە وەک پێم وتی چەند بووە بەچەند ئەمە کارتۆنی بە 42,000 دەونی وەکەوت ئێستا بە 15,000 کە یەک تەنەکە یەک 5 کیلۆ 4,000 زیاد کردووە بەنسبەتی هەر تەنەکەی 5 کیلۆی 4,000 زیاد کردووە ئێوە شەبێ لەوە گرانتیش بیفرۆشنەوە ئێستا مەسەلا ئێمە این بەوەندە بڵین ئەسانی بە 15 مەسەلا ئێستا کابرا حسابی کابرا بگوت لە مەریوان بە 6,000 15,000کە بەدەی تۆڵی ئەگەر بێ ئەمجارە مەسەلا ئەبێ ئێمەش بین بە 16 ئەمە کشمیشەکە ئەمە ڕۆنەما بە 5,000 زۆر لەوە جوانتر وێستایم بە 6,000 ئەوش گران بوو ئەوە جاران بە 4 بوو ئەوەش بوو بە 5,000 چیتری ئێرانی و هەیەکەوە گران کە مەسەلی ئێرانی من بێ هیچ کەملانێ دۆشاوی گوڕن و ژینۆ و ژینۆش 1,000 زیاد کردو پاچە 1,000 ئەوش ئێرانیە ئێرانیە گوڵنووشەکە
بڵین زیای نەکردەوە هیچەوە بڵێنەوە کڕی و ئەمجارە من بالێکم کڕیوە زیای نەکردەوە هیچ وە خۆی وایە ئارەوە نرخیش لای جناب گران نەبووە ناوەڵەوە خۆیت هەموو کەلوپەلەکان و کەرەستەکان نرخیان وەکو ڕابردووە فەرقی کوێی نەکردە زۆر ئەوەی لای من بێ ئارەوەڵە تا چەند جەناب لە ماڵەوە بەشە خۆراکی مانگانە بەکارێنی کە لە حکوومەتی عێراقیدا نیو بە نیو نیو بەدیو ئەوە تەسیری هەبوو لەسەرەوەی کە هاوسەنگێکی نرخ ڕابگری لە بازاڕە بەڵە کاریگەری هەبووە بەڵە گلەی یەکەیە قسەیەکێ ئەوترێ کە زۆر کات بەهای دۆلار کە لە بەرامبەر دینارە بەرزە بێتەوە یەکسەر لە کۆگاکانی نرخەکە گرانەکەن لێشتا ئەمە خۆ گومرگی تازە نهاتۆ تا بە دۆلاری تازە بکرێ و بەڵام کاتێک کە نرخی دۆلار دا ئەبەزێ نرخەکە هەرزان ناکەن جاران 100 دلار بە 160,000 بوو کە دابەزی بۆ 140,000 شتێکی وا هەرزان نەبوو ئەوە هۆکارەکەی چییە بەرزبوونەوە خێرای و دابەزین خاوە کابرای تیجار ئەگەر بڵێن ئەو شتێکە ئەیهێنێ حسابیەوە کە بڵێن ئەگە کۆنیشی مابێ حسابیەوە کاڵەگە بێنم ئەوە ناکەوێت زیاکەوێت لەسرم دەوەی کە ماوێتی نرخەکە زیاکە وانێ ئەیتر ئەوەی بە پێچوانەوە کە نرخی دۆلار لە بەرامبەر دیناردا ئەبەزێ زوو هەستی پێناقی کە دا ئەبەزێ لە بازاڕە ئەتە وڵی دای نابەزێن بڵێن ئەو شتێکە بڵێن کە حسابیەوە کەناڵێ تاشتی تازەمان بۆ نێ نرخدا نابەزن ئەنێ گەشتی تازە بێ لە سەری دۆلار دابەزێ ئەجا شتەکە دابەزێن چی شتێ لەمەوەی ڕابردووە گران بوو دابەزی هەرزان بوو وڵی بڵێم چی ئەنە زۆر تقریبان ئێستا ساڵێکی ژەبێ شتەکان وەخۆێتی زۆرەوە نەکرد هیچ شتێک هەیە کە پێشووتە لە کاتی دۆلار بەرزیەکە لە بەرامبەر دیناری عێراقیە گران بوو پێ و دوای تۆزێ دابەزی بێت تقریبا ئێستا بڵێن گەڵان شکانەوە بڵێن لە سەری بازار کەمتر لە شکێنەوە دایمە وانە سعرەکانیش سابتە بە زۆربەی زۆری سابتە زۆرەوە بەرز نەبێتەوە لەگەڵ دانیشتنەکە باسی چییە کە نرخ چۆنە نرخ بەخوا هەڵێن بەرزە بێتەوە خۆی نازانم برنجە زیاکە و ڕۆنە زیاکە جەناب وەکو وڵاتیە تا چەند بەشە خۆراکی مانگانە بەکارێدیت ئەمەی بای مەشهورە لا هەژمانگە وەرم نەگرت و هەر وەرم نەگرت بۆچی نییە نازانم هەرڵم جارە براوە پارەکان ناو نازانم خەشت مانگە بەشە خۆراک وەرنەگرت ناوەڵا وەرم نەگرت ئەوانەی کە وەریان گرتۆ باس لەوە کە نەڵێن ئەگەر کوالیتەکەشی تا ڕادێتی بینیمان هەبێ هەر هاتنەقی باشە کۆنتترۆڵی نرخەکات تاوان فەرقی هەیە چۆن بازار خەڵکی خوا کاکە بە زەوان ێستا تەوزیعی ناکەن ڕیان گرتووە نازانم بۆچی بوو تو هەشمانگە وەرم بەخوا نازانم خۆ من ناچم بەس بەخوا دەمێکی ناچیت بە بەس ناڵەکان ناچن خۆم ناچم ئاگادارنی لەوەی کە وەرگیرا وەرنن تا چەند لەوەی کە کوالیتی بەشە خۆراکەکە ڕازیت ئەوەی کە دەبینین حکوومەتی عێراقی دابەشێکە تا چەند لە کوالیتی ڕازیت نەخوا زەیدەکەی بە عمل نایە ئەو ئەڵەن زەیدەکەی چاکە درۆکەن برنجەکەی بە عمل نایە جاری وایە وەجبە هەیە باشە وەجبە هەیە خراپ قسەیەکی ئەڵێن هەر کاتێ بەهای دۆلار بەرزە بێتەوە یەکسەر شت گرانە بێ بەس کە دابەزێ بەهای دۆلار قەت نبینی شتەرزان بێ هەر لە گرانبوونەکە خەڵک ئاگادارەوێ پێت وایە نرخی شت کەمدا ئاوەزێ هەر زیاتر بەرزە بێتەوە نەوەڵا لەگەڵ دۆلارە فەرقەکە دۆلار دابەزێش داوەزێتەوە جەنابەت مەسەن لەماوەی ڕابردووە 100 دلار بە 160,000 بوو دوایی دابەزی بۆ 140,000 چ بەرهەمێکت بینی دابەزێت نازانم بەخوا ئاگاداری بازار زۆر نیم با درۆ بۆ نەکەم عیبە تا چەند لە نرخەکە وەکو هاوڵاتی ڕازیت وەڵام نرخی جا ئەوەی بە پێی ئەرز و تەڵەبە جاری وایە کە کابرایە ئێنێ شتی وەکو هاوڵاتیە کە تۆ شە بازار دیفانی هاوڵاتی کابرای گومرجی زیاد لێ سەنگنی خاتە سەر هاوڵاتی گرانە بێ خاتە سەر هاوڵاتی ئیتر هەمووی لە گیرفانی ئێستا لە دۆخی بازار و نرخ ڕازیتیان گلەیت هەیە من کورە من تازە لێ بوومە تۆ گلەیمە بێ و گلەیم نەبێ وەکو یەکوە گەنجی شەڵا گەنجی شەڵا کەیتە بازار پێت وایە ئەو نرخانی کە شمەکەکانی لە ئاستی موچەکەی توایە لە ئاسی داهاتی توایە یان پێت وایە نرخەکە بەرزە وڵی بە پێی تا ئەرز و تەڵەبە بەرزە بێتەوە کە دۆلار بەرزە بێش بەرزە بێ کە دۆلار دابەزێش دا ئێستا ئەوەی کە هەیە جەناب تا چەند لە نرخەکەی ڕاستیت تۆ کابرای تو شتێکی خاتە سەرەوەی فرۆشێ خۆیت کابرا ڕازی بی ڕازی نەبی هەرەوەی لە نرخی ڕۆن و برنج و ئەوەکە ڕازیان پێت وایە گرانە وەڵا گران نییە دی کابرا شتێکی خاتە سەرەوەی فرۆشێ بە پێی ڕۆژە ینی وەکو
وەکو وایە ڕۆژانە چۆن نەبێ ئاوای فرۆش. جەناب لۆکو دابشکارێکە بەرهەمە وشکەیەکان هەڵم نەکرد بێ دەخگواستنەوە دابش دەکەن بە شێوی گشتی نرخی شتومەک و بەرهەمە وشکەیەکان خواردەمەنی وشکەیەکان لە چ ئاستێکرایە و نرخاچوو. سەرەتا بە خێرانتانەکەم سپاس بۆم دەرفەتە بەگشتی سەبارەت بە بابەتە خۆراکیەکان بەرامبەر بە کۆمپانیەکان سەبارەت بە دابشکارەکان و کۆمپانیەکان نرخەکان بەپی کات ئەگۆڕێت بەپی سنوورەکان ئەگۆڕێت بەپی خواستی خەڵک ئەگۆڕێت هەر کاتێک خوارز بەرز بووە نرخیش لەگەڵیا بەرز دەبێتەوە کە خواست داوازی بە هەمان شێو نرخیش داوازێت بە نسبەت ئەمە هەموو ئایتمەکانەوە هەنێک ئایتم هەیە کە جیایە ئەم ئایتمە جیانەنە مەسەڵەن ئێستا برنج با بڵێن برنج شتێکە هەر ئەبێ هەبێت وەکو کۆمەڵێک شتیکە نییە کە خەڵک نەشی کڕێت بتوانێت ژیان بکات بەس برنج شتێکە کە نەبێت ناتوانیت. باسێکم لەو بە بکەسو کات ئەو گلیانە کرێڵن کاتێ دۆلار بەرزەبێتەوە یەکسە شت گرانە بێ هێشتا با بڵێن وەکو جەنابتان چۆن کۆگایەکتانەی خوانەی بڕێ مەسەلەن بەرهەمەکە هەیە بەڵام کە دۆلار گرانە بێ ئێوە یەکسەد وڵا لە گومرگ و لە کاتی کڕی ناینێ لە کاتێکەوە بە دۆلار هەرزانەکە کڕیتانە بۆچی یەکسە تەسیرەکە لە بەرهەمەکە لە بازار یەکسەر چاوەڕێ ناکرێ بارێکی تر لە دەرەوەی سنوور بێت ئەو جا گران بێت. ڕاستە فەرمی پرسیارەکە جوانە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ڕاستە کە بە دۆلارە هەرزانەکە تۆ کڕیوتە کە ئەمە فرشتەوە ئەتوانیت هەر بە دۆلارە هەرزانەکە بیفرۆشتەوە بۆ نرخێکە لە بازارە هەبووە بەزای کە دوای کڕیتەوە دوای لەوەیان گرانی کە قسەکە ئەوەیە لە گرانکردنا زۆر خێرایە بەس لە هەرزان بوونا ماوەی لەمە پێشخۆمان دەزانین دۆلار بە 160,000 دیناری عێراقی 100 دۆلارە کڕا هاتە 140,000 کەچی نەما بینیشتێکی وا زۆر هەرزان بێ وانە هەرزان بوونەکە چییە ترس هەیە لەسەر دۆلار یعنی ترسێکی زۆر هەیە لە بازاڕی ئابوووریە نرخ هەموو کات لە داهەڵکشان و داکشانەیە بە تایبەتی کۆمپانیەکان خەمی ئەوانەکە سە نرخ دابەزێنێت دۆلار دابەزێ با نرخ دابەزێت کە دۆلار بەرز بووە مەجبورە نرخەکە بەرزکاتەوە کە نرخەکەی بەرز کردەوە ئەو کاتە خواز نامێنێ کە خواسیش نامێنێ هیچ شتێک ناکرێنی جەنابەت ئەو بەرهەمانی کە دابەشێکن چی و چی ئێمە بە تایبەتی برنجی مەحموود لەگەڵ شیری ئاڵتونسای ئێمە دابشکارەکەمان عایدی ئەو دوانێ بە گشتی هیچ گۆڕانکاری هەبووە لەم دوایە لە نرخە نرخەکان ئاڵوگۆڕەکرێ لە ئەوڵی شەوتم هەمیشاڵکشان و داکشان هەیە بەراودیکەین بە چەندمانی ڕابردوو ئێستا فەرقی کردووە فەرقێکی ئەو تۆ نیە کە شانی باسکردن بێت ینی ئەوەیە کە بڵێ خەڵک ناتوانێت خواستەکانی پێ بڕکاتەوە خەڵک ناتوانانی خواستەکانی لە ماوە تا چەند سوود لە بەشە خۆراکی ماگانە وەرەگری کە بەکاریێنی چەند لە کوالێتەکەشی ڕازی سەبارەت بە کوالەتی بەشە خۆراکی ماگانە کوالێتەکەی هەومان نەزانین کە ناڵێن خراپە بەڵام ئەو زۆر باشەش نییە ئەوە نیە کە بتوانین پێداویستی هەموو خەڵک پڕکاتەوە هەموو خواستەکان پڕ ناکاتەوە بەڵام کوردەواری خۆمانەڵێت جێک هەر پڕکاتەوە سوودێکی هەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی هاوسەنگی نرخ لە بازارە ڕابگرێ مەسەن کە زەیتەقەیە کاریگەری هەبێت کە نێڵ زەید لە بازارە گران بێ بە نمونە ئەو بەشە خۆراکە تەسیری ئەوەی هەیە کە نرخ هاوسەنگ بکات کاریگەریکی ئەوتۆی نییە لە بڕۆی لە 180 خەڵک بەوە ڕانەهاتوە کە بەشە خۆراک بەکاربێنێت هەیە چەند کەس دەناسم کە ناسیا و دۆستی خۆمانە بەشە خۆراکی وەرەگرێت هەر لەوێ لە دابشکاری خۆراکێکە ئەیفرۆشێتەوە لە کارتەکەی ترێکڕ هەر هاتنەکەی کاریگەری نابێت ئێستا بە نمونە ئەگەر بێت و ئارت حکومە دابەشی نەکە هەر فەردی ناچێتە 30,000 بەرزتریش بەڵێ کاریگەری هەیە کاریگەریەکی هەیە لەسەر نەهاتن کاریگەری دروستەکات بەڵام هاتنەکەی کاریگەریەکە کەم ناکاتەوە لێرە خاڵەکە ئەوەیە ئەگەر نێت بە دڵنیایی و کاریگەری دروستەکات خراپترە بێت خراپتر ئەبێت بەڵام کەیەکیش باشتر نابێت باشتر نابێنەوەڵە ئێستاکی خەڵکەڵێ دۆلار 2000 بچێتە سەر یەکسەر نرخی شتومە گرانەکەن لە کاتێکە بخۆیان بە دۆلارە هەرزانەکە پێشتر کڕیانە خۆی هەموو بازرگانەکان شتەکەی وا لێ دەگەن کاکە ئێستا من هەر خەڵکی دەناسم قەیسی لە 30,000ەوە بۆ بە 35,000 کۆگایەکەی 200 تەنی تێدا ئەگە بیخاتە بازارەوە هە 30,000ەکەی دەکات بەس ئەو ڕای گرتووە نایخەنە بازارەوە کە نایخستە بازارەوە کرێکارەکە ڕۆژانە دەبێ بیبە ئێستا من کەسێکم دەگەڕم لە کۆڵانان ناچارم بیکڕم بە 35 بێ 36 بێ ئەو ڕۆژەی مشتری مێ داوام لێ دەکا بەس ئەگە بێت و بازرگانەکان بیخەنە بازارەوە باوەڕکە یەکشت گران نابێت لە قۆرەخکاریە قۆرەخکاری یەک شتێکی تێدانێ بازار ئەو خەڵکەش لە بازرگانەکان خراپترە هەر تۆزێک هاهوو یەک بێ هەمووی بە تەکسی و بە توێتا و دێ لە بری فەردە برن 4 فەردی دەکرێت 4 تەنەکە ڕوان دەگرێت شتی لە دوکانەکاندا ناهێڵێ ئەمە یەشتەکەوا گرانی لەسەر دروست دەبێت ئەگە باوەڕکە هەموو شتێک هەروە خۆیەتی و هیچ عشیا ئەوەندە زۆرە بەخوای گەورە
ئێستا مەغزە هەیە بەشی 4 مانجی هەموو سلێمانی عەشیا تێدایە. ئێستا ئەگەر جەناب وەکو هاوڵاتی وەکو خانەوادەیە کە سەرۆکایەتی خێزانێکەکەی و بەرپرسی لێ تا چەند سوود لە بەشە خۆراکی مانگانە وەرەگری کە حکوومەت دابەشیەکە حکوومەتی عێراق من 100% سوودی لێ وەردەگرم کاکە من ینی عەشیای بایعەکە بۆ هەمووان نەکەر بۆ ماڵی من بۆ هەموو کەسێک استیفادەی لێ دەکا ئەگەر بێت و عەشیای بایعی نەمێنێ ئەوش گران دەبێت بەس بڵێ مودەتێکە ینی دوایی هەمووی دیخەنەوە بازار عەشیا لە هەموو وڵاتێکەوە دێ کاکە لە کازاخستانەوە دێ لە پاکستانەوە دێ لە میسرەوە دێ سعودیەوەیەت لە هەموو دنیاوە عەشیا دێ عەشیا ئەوەندە زۆر ینی ئێستا بڵێ ساڵان کاکە ئارد هەر لە گەنم دروست دەکرا ئێستا ئار لە دەشتی کە دروست دەکرێت فاسۆلیا یەک وڵاتەی بوو ئێستا 1000 وڵاتەیەتی قەیسی هەر نەبوو ئێستا هەر وڵاتێک دەبینی هەیەتی ینی شت زۆر بۆ زۆر ئەوە نێ بڵێ وەک ساڵی نەوەتەکان بێ خەڵک نەزان بێ خەڵک زیرەک بۆ تۆ ساڵان نەوەتەکان ئێمە ئەم دەمەی هەموو سلێمان گەڕا 20 کیلۆ خیار مز نەدەکەوت ئێستا هەردووکانێک دەبینی 100 کیلۆ خیاری تێدا هەردووکانیش دەڕە دەبینی یعنی شت زۆر بۆ خەڵک بەرەو پێشتۆ ئەمە نەماوە بڵێ وەک زمانی زووگرانی دێ گرانیش کات کاکە من 20 ڕۆژ دوای تۆ دەمرم زیاتر نییە بەخوا تۆ عەشیا دەی 20 ڕۆژ دوای تۆ زیاتر دەمرم تەواو هیچ شتێکی نییە. کەی بوو کۆتاجا کە بەشە خۆراکت وەرگر بیتە یان ماڵەوە وەریان گرتو ئاگادار نیت والله وازم دوو مانگە بێت ئەو کەرستانی کە زیاتر جەناب سوودی لێبینی کوام کەرستانە لە بەشە خۆراک وڵای زۆری ئاردەگەیە برنجەکەشی تۆ باشە زەیتەکەشی هەر باشە باشە شەکانی باشە خۆخوا بەزیاد الحەمدولیلا کارێک بوو بۆ ئەوەی کە جەناب سوودی لێبینیت و کەمتر ڕوو بکەیتە بازاڕ هارەوەڵە فەردی هاتوشتە 30,000 بەڵێ ئەگەر بەڵێ ئەمەش بۆتەوە کارێکی باش بۆ ئەوەی هاوسەنگی نرخڕام بەڵێ بەڵێ هەرەوەڵە جەناب تا چەند پێت وایە کە دابەزینی نرخ لە بازاڕەکان کەمە یعنی مەبەستم ئەوەیە کە هەندێک جا کە نرخی دۆلار بەرزە بێتەوە ڕاستەوخۆ شت گرانە بەڵام کە دابەزیێ شتەکە وەکو پێویست هەرزان نابێت ناوەڵارە خۆی وایە جەناب تێبینی ئەوەت کردووە بەڵێ زۆریش وەکو وەڵێ ماراسۆنی سەرەکەوێت و کیسەڵی دابەز بەڵێ ئەرەوەڵا وایە ئەمە کاریگەری هەیە لەسەر بژێوی تاک زۆر کاریگەری هەیە زۆریش بەتایبەتیەوە دۆخی موچەکەمانە و وڵا دۆخی موچە خراپە و دوای ئەوە ئەم بەرز و نزمی دۆلارەشە کە بەرزە بێت چتومەکی ناو بازار گرانە بێت ئەمڕۆ کاتێ بازار نرخت پێ چۆنە بە گشتی وڵای نەجانیشم نەکردو بزانم چۆنە هەتام دەقیش وڵی حالێن نرخ وردە بەرەو بەرزبوونەوە لەبەرەوەی تعریفەی گومرجیان زیاد کرد و حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش ینی تاوانی داتووە کاتۆنی ڕسق 4,000 دینارێت چێتە سەر ئەگە بەنمونە باسی کە ئێستا چی شتێک لای جەناب و نرخەکەی بەرز بۆتەوە وڵی هەموو شتەکان بەرز بێتەوە یەک و دوان نییە هەموو شتێکان لە چاوە بیگرێت تا سامون تا تایید حتا کلێنسیش بەرز بێتەوە ئەرە وڵات کابرا هەمین گومرجی لە خۆ بەدەست خەڵک ئێستا قسەیەکی لەناو هاوڵاتیانە لەم جارێ خۆ گومرگەکە نەبووە ئەوەی کە لای جەنابتە هەر لە دوکانەکایە ئەوەی کە ئەیهێنی لە کۆگاکایە بۆچی یەکسەر لێرەش گرانە بێت قوربانجان کۆگان ئەم شت سەرفە بێ بازار وەکو شت عەرض و تەڵەبە ئەمە ناوەستێ شت جاکاوە بمێنێتەوە لە کۆگای کەواتێک کسبارە بێت نەخێر مەسەن بەرهەممانێڵە 5-6 مانگ بەپی بڕی 5-6 مانگی ترەکات یعنی ئەو نە کۆگاکان زۆری تیا لەونەوە کەچی سیرەکەی ئەویش گرانە بێت کابرا لەسەری گرانە بێ خۆ بەدەست خۆی نیە ماڵی خۆی نییە کابرای لە گۆگاداینەوە ماڵی شەریکە جەردی پێکا لە چەند ماوە ئەوەنەی چوە سەر پێ دەڵێ خۆ بەدەست خۆت جەناب وەکو هاوڵاتیەک تا چەند سوود لە بەشە خۆراکی مانگانە وەرەگری وڵی ئەگەربیەن ئایبی نیە خراپ نیە باش ئەمەش هۆکارێک یانێت توانین بڵێن جۆرێک لە هاوسەنگی ڕاگرێ ئەو مانگەی کە بازار ڕاگرتووە ئەوە نەبێ زەی تێگەبێ بە 5,000 تەسیری هەیە چۆن باسی ئەو باجە گومرگی ئەوت کرد تا چەند پێت وایە ئەمە کاریگەری ئەبێت لەسەر بەرهەم لە ئایندا وڵای ئەمە جاگەری لەسەر جیفانی خەڵکەبێت لەسەر بەرهەمی چی بەرهەم وەرەوە خۆیت وەکو بەرهەم نرخی بەرهەم نرخ وڵایتر بەرەکە چوە بەرز بۆ دابەزینەی مەحاڵە سا بە نمونە بانزین هەوا بڵاو گاتەوە 50 دینار دابەزی کە بەرزی دەبێت 300 دیناری خاتە سەر ئەمەش بۆ ئەوە ڕاست نییە کە کاتێ ئیسا مەسەرەن دۆلار لە 160 سا دابەزی بۆ 140,000 نەمابینی نرخ بەو شێوە دابەزەی کاڵاکان بەڵام 2000 سەر بەهای دۆلار لە بەرامبەر دینارە یەکسەر بە پێچەوانەوە ئەو ئەرزانی کە سار دوکان شەریکات یا بە دوکانات
کابرای دوکانار بۆ خۆی هەڵەگرێتەوە خۆ نایەتەوە بۆ مشتری حتا تەمەند هەشێتی گرانی لەسەرێ مەسئولە گرانیەکە تەواوکە اینجا شتێک بە هەرزان فروشێ وای هەموو بازار وایە تا تۆ گرانی دەبێت گرانەکە ئافرۆش یانی وەکو دوکاندارێک اعترافیاندان بۆ دادەدەی کە بەڕاستی شت گران بۆیان گرانە بێت خەریکەتی بەرەو گرانی بچێت وردە جارە پێوەی دیار نیە ئەگەر معاش شتیش بەندی توێشتێ نامێنێت بازار باشە بێت گوێبیست بوون وتەی هاوڵاتیان و کاسبکاران و فرۆشیاران بوو باسییان لەوە کرد بەهۆی ئەو ئاڵۆزیانەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانێت تا ڕازەیەک بەرهەمە ئێرانیەکان کەمێک نرخیان گران بووە بەڵام بەراورد بە دۆخەکە الحەمدوللا تا ئێستا نرخەکان تا ئاستێکی باش جێگیرن و باسییان لەوەش کرد بەدڵنیایەوە لە کاتێکا کە دۆلار بەرزەبێتەوە خێرا نرخەکان بەرزەبێتەوە ئەڵەکاری دابەزینەکەی خاو لەسەر خۆی ئەویش بەهۆی ئەوەی کە بەهای دۆلار جێگیرنی و ترسێکەیە و باسی لەوەش کرد کە بەشێک لە کاسبکاران و شارەزایان کە گفتوگۆمان لەگەڵاکردن لە بەرنامەکەدا بینتان باسییان لەوە دەکرد ئەم دۆخەی کە ئێستا هەیە الحەمدوللا بەرهەمێکی زۆر ئەشیایەکی زۆر و کەرەستەیەکی زۆر لە وڵاتانی جیاجیاوە هێنراونەتە هەرێمی کوردستان و موادێکی زۆر و بەرهەمێکی زۆرەیە لەبەر ئەوە کە ئینشاءڵڵا گرانیەکی ئەوتۆ ڕووناکاتە هەرێمی کوردستان و باسییان لەوە کە بەشە خۆراکیش گرنگە هەم بەکاری دێنن بەشێکیان هەم بەشێکشان لەگە بەکاری شینێن دەبێتەوە هۆکاریەوەی کە نرخی کەلوپەلەکان جێگیر بن و هاوسەنگیر بکەن دا بەرنامە و بەیەگەیشتنەوەیەکی دیکە بە خودایەتان دەسپێرم کە سپاردەزایە